برنج الرشاكة لقل تايم وبراول برنجك خۆمانە ئەرز تا ئاسمان فەرقیە برنج الرشاكة بێ ماوەی 4 ساعات بۆ 5 ساعات لەناو ئاوە بخوسێنرێ دوای ئەوە یەک بە دوو ینی بۆ پەرداخێک برنج دوو پەرداخ ئەو وەکو برنجی خۆمان لێنرێت تامەکەشی فەرقیەیە کەرەسەکانی من بە زۆری لەناو دانەوێڵە ڕەشەکانە کارەکەم وەکو برنجی ڕەش و فاسۆلێ ڕەش و نۆکی ڕەش و با بڵێن گەرمەشامی ڕەش و هەرچ دانەوێڵەیە کە ڕەش بێ دانەوێڵە ڕەشەکان خۆیان ڕەشن وەکو فاسۆلێ ڕەشەکە یا گەرمەشامی ڕەشەکە یا برنج ڕەشەکە نۆکە ڕەشەکە نۆکی ڕەشیش هەر خۆمان هەمانەکە بە ڕەشی بەڵێ فاسۆلێ بۆرمان هەیە سوورمان هەیە زەردیژمان هەیە ڕەشیشمان هەیە ئەم ڕەشە هەر خۆی ڕەشە دەستکاری جیناتی نەکراوە لە بنەمادا هەتا تەنانەت لە منتیقەکانی خۆمانە کە زوو گەرمەشامێک لێ مناڵ بووم بەنەوشەییش و سووریش و ئەمانەم بینی بوو لەناو گەرمەشامیە بەڵام ئێسەیتر نەماوە بەهۆی کرانەوەی ئێمە ئیسە بەڕووی وڵاتانی دەرەوە دانەوێڵە ڕەشەکانیش هەیە و بوونیان هەیە تەنها دانەوێڵە ڕەشەکان بۆ ئەوەتە کە کاربۆهیدراتیان نزمە ئەنتیۆکسیدانیان بەرزش ڕادی شەکریان کەمە لە ڕووی تامیژە زۆر جیاوازنی سە برنج ڕەشەکە لەگەڵ تایم و بەراورد بە برنجەکەی خۆمانە ئەرز تا ئاسمان فەرقیە برنج ڕەشەکە بێ ماوەی 4 ساعات بۆ 5 ساعات لەناو ئاوە بخوسێنرێ دوای ئەوە یەک بە دوو ینی بۆ پەرداخێک برنج دوو پەرداخ ئەو وەکو برنجی خۆمان لێنرێت تامەکەشی فەرقیەیە